خۆشەویستانم لە هەموو شت گرنگتر بۆ سەرکەوتن چییە؟ پلانی استراتیژی لە هەموو شتێک گرنگترە بۆ سەرکەوتن، چونکە سەرکەوتنە کاتیەکان زۆر گرنگ نین، ئەو سەرکەوتنانە گرنگن کە بەرەبەرە پێیانەگەی یان دوورتر پێیانەگەی. ئەمە پێویستی بە پلانە. هەزاران نەفەرمان هەیە بۆ فاشلن لەبەری پلانیان نییە لە ژیانیانە، یا پلانیان هەیە و جێبەجێی ناکەن، یا بە دوایان ناڕێ، هەر نازانن پلان دابنێن. فێربوونی پلان عیلمە. لە زانستی ئیدارە مانیجمنت ئێمە چیمان هەیە؟ پلانی استراتیژیمان هەیە، ئیدارەی استراتیژیمان هەیە. هەمووی باز لە چیەکە؟ باز لەوەکە چۆن خەونت هەبێ، ڤیژنت هەبێ، میشنت هەبێ، چۆن استراتیجیک ثینکینە هەبێ، واتە بیرکردنەوەی استراتیژیت هەبێ، چۆن پلانی استراتیژیت هەبێ، چۆن بیرکەیتەوە لە 10 ساڵی تر، 20 ساڵی تر، 30 ساڵی تر، ئەسڵن 500 ساڵی تر. بەڕێزان لای ئێمە خەڵک وا بیرەکاتەوە، ئەڵێ تۆسی وا ئەزانێت دنیا ئەوەنە مهمە، ئەچێ خانوێ دروستەکە بە مهندیسەکەی وتووە بۆ 300 ساڵ. ئەی باشە ئێمە ئیماندار نابێت لەو خەڵکە زیاتر باشتر بیرکەینەوە. ئەی باشە تۆ ئەگەر لە دوای خۆ خانوێکی لێ بەجێ بمێنێ چەند گەورەیە بۆ تۆ خەڵک دوایی ئیسفادەی لێکە، بۆ بێگاڵتەمان بۆ عەقڵیەتە بێت. کەواتە ئەوە عەقڵێتە ڕاستەکەیە. پلان دانێ بۆ 200 ساڵ، خانوو دروستەکە بەشی 300 ساڵ بکە، خۆ ئەزانێ خۆی پێشتر ئەمرێ. کەواتە بیرکردنەوەکە ئەو غەڵەت نییە، وا نەزانی ئەو ئێوێ عمری نوحی هەبێ. یعنی بۆ نمونە کابرا لە ئەمریکا خانوێ دروستەکە، ئەڵێ بۆ بیر لەوە ئەکاتەوە، ئەڵێ دوای من واریسەکانم یان دوای من ئەگەر تەنانەت دنیاییش بیرکاتەوە، ئەڵێ بۆچی خانوەکەم نەمێنێ 300 ساڵ 400 ساڵی تر بڵێن ئەو خانوە فڵان کەس دروستی کرد، وایە بەس لەبەرەوە حەزەکە. ئێمە شتێکی باشە، ئەمە بیرکردنەوەی خراپ نییە. من خەڵک ئەزانم زۆر بە ناخۆشی ئەژی، ئێستاکەش زۆربەی ژیانی لە شوێنی لە قوڕ دروست کراوەژ. باشە ئەیا بەلای ماڵی خەڵکە ئەها وا ئەزانێ ئەمێنێ نازانێ هەمووی ئەمرێ. ئەمە تۆ جارێ هەر بیرکردنەوەکە مردووە، تۆ هەر مردوانە بیرەکەیتەوە، تۆ هەر بیرکردنەوەکەت مردوانەیە. خۆ خانۆ خۆشە دروستەکە ئەی خۆی ئەمرێ، ئەی مناڵەکانی، ئەی خۆی ئەمرێ، ئەی واریسەکانی، ئەی معقولە وەکو تۆ کات بکوژێ؟ بۆ هەوڵ نەیە، بۆ شتێکی لێ بەجێ نەمێنی. خۆ ئەگەر ئەم نەفەرە بیرکردنەوەکانی باش و نیەتەکانی باش بوو بێ و بەم نیەتە باشانەوە بیەوێشتی لێ بەجێ بمێنێ، هەمووی ئەبێ بە خەیری بەردەوام و دوای مردنیشی هەر خەیری بۆ ڕۆ. ئازانم هەوڵی بەردەوام یەکێکی تر لە خاڵە گرنگەکانی سەرکەوتن هەوڵی بەردەوام. ئەوە نییە بڵێ وەڵام من هەوڵم ما فێری میزی بم، ساڵێک خۆم مانوو کرد فێر نەبووم، زەرب وازت لێ هێناوە، بەردەوام نەبوویت. وەڵام من ویستم وەزعی مادیم باشکەم، ڕۆشتم کاسپیم کرد، دوایی زەرەرم کرد، وەڵای تر ئێستا ئامادەنی مجازەفە بکەم، زەرب تۆ وازت هێنا. ویستم بڕوانامە بەدەست بێنم، بەڵام ئیتر کاکە ژن و ماڵمان هەیە و چی و وازت هێنا. سەربێکی لێ بیرکردنەوەکانە سەقەتە، تۆ لە نیوەی ڕێگا وازەهێنی. سەرکەوتن ئایدی هیچ ئینسانێک نییە وازەهێنێت، واتە سەرکەوتن لەگەڵ بەردەوامیایە، سەرکەوتن لەگەڵ وازهێنانان نییە. کەواتە پلانی استراتیژیت هەبێ بەردەوام بی. اینجا شتی تریژەیەکە گرنگە، شارەزایی. بۆیە ئەڵێم پلانی استراتیژی و بەردەوامی پێش شارەزایی. تەبەن خۆ شارەزایی زۆر گرنگترە بۆی زووتر پێ بگەیت، بەڵام تۆ بۆ نمونە شارەزانیت، مادەم شارەزانی جارێ هەر پلانێ دابنێ بزانی بەتەمای چیت و هەر هەوڵ بە، چونکە هەر بەم هەوڵدانە لەسەر ئەو پلانە ئەکرێ بەرنامەیەکی ڕێکپێکت هەبێ بۆ شارەزابوون. وەکو ئەوترێ کەس لە سکی دایکەوە نەیهێناوە ئەتوانی بەرەبەرە شارەزایی پێیاکی. جار لێرا چی گرنگە بەڕێزە؟ جارێکی تر پەیوەندی کاریگەر. بەڕێزان هیچ کەس ناتوانێت سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێ ئەگەر پەیوەندیەکانی خراپ بێت. ئەتەوێ بخوێنی تۆ پەیوەندی لەگەڵ تەلەبە و مامۆستا خراپ بێت، سەرکەوتووە بی؟ خۆ ناخێ دوانسیان سەرکەوتوو نابیت. بتەوێ ئیشکەی تۆ لەگەڵ مشتریەکانە پەیوەندی و خراپ بێت، لەگەڵ مۆزەفەکانە پەیوەندی و خراپ بێ، لەگەڵ مدیرەکەت پەیوەندی، تۆ ئیشەکە سەرکەوتووە بێ؟ نەخێر. کەواتە پلانێکی استراتیژیت هەبێ، هەوڵی بەردەوام ئەبێ بیت، بە هیچ شێوەیەک نابێت لە وازهێنانەوە بکەیت. بەڕێزان ئەو ڕێگایانە تێک بشکێنە کە ئەچنەوە بەرەو دواوە، چونکە هەر ڕۆژێک
لە بەردەوامبوون وەستای هەرچیت کردووە ڕزایە دیاوە. بۆ نمونە تۆ هەوڵت دیاوە با نمونەی ئینگلیزی بڵێم کە ئەکرێ زۆرێکتان هەوڵتان یابێ لەگەڵ ئینگلیزیە. تۆ تا ئێستا بۆ نمونە 2 ملیۆنت سەرف کردو فێری ئینگلیزی بیت، 4 ساڵیش لە عمری خۆتی سەرف کردو بۆی فێری ئینگلیزی بیت. لێرە کە وازەهێنی یعنی هەموو کاتەکان و کارەکانی ڕابردوو هەموو زەربی سفر، بەس بەردەوام بە هەمووی لەگەڵ تایەت. ئەزمموی ئەو 4 ساڵە و محاولە ئەو پارە سەرفکردانە کە گەشتی بە ئامانجەکە ئەو کاتە ئەڵەی کورە زیاتریشم سەرفکردا قەی ناکرد. بۆیە لە هەموو شتێکە کە وازەهێنی واتە شتەکەی ئەو شتەی بەدەستت هێناوە هەڵیەیتەوە ناو ڕابرد. و بەڕێزان بابەتەکە زۆر گرنگە، بۆیە من بەڕاستی فریان ناکەوم نە ئاماژە بە وتەیەک بکەم، نە ئاماژە بە کتێبێ بکەم، نە ئاماژە بە فەرمودەیەک ئاەتێک وتەی زانەیەک. بەڕاستی بابەتەکە زۆر گرنگە و منیش بە خێرایی ئەمەوێ بیگەێنم. ئینشاءالله لە ئایندا خۆتان دەتوانن لەم بوارانە مطالعە بکەن، یان بەشداری کۆرسکەن، یان لە پرۆژەکانی کەمان سوودمەند بن. کەواتە بەڕێزان پلانی استراتیژیت هەبێ، هەوڵی بەردەوام بە شارەزایی بەدەست بێنە، پەیوەندی کاریگەری هەبێ، سەرکەوتنیش بەدەستین. ئێستا ئازیزان خاڵی هاوبەشی سەرکەوتن و بەختەوەری چی بوو؟ من باسی سەرکەوتنم کرد، باسی بەختەوەریم کرد. خاڵی هاوبەشیان چی بوو؟ زۆر باشە، خاڵی هاوبەش پەیوەندی کاریگەر و پەیوەندی سەرکەوتوو بوو. واتە پەیوەندی بەڕێزان پەیوەندی خاڵی هاوبەش بوو. پەیوەندی ئەگەر لە پەیوەندیە زۆر بەقووەت بی، سەرکەوتن و بەختەوەری لە یەک کاتە هەردووچانە بۆ ئاسانە بێت. چکە وتم بەختەوەر بی ئەکرێ ڕێگەی سەرکەوتن ئاسان بگریتە بەر، سەرکەوتوو بی ڕێگەی بەختەوەری ئاسان ئەگریتە بەر. چی بکەی بۆ هەردووچان مهمە؟ پەیوەندی. ئازیزان پەیوەندی لەگەڵ دایک و باوک. خی گەورە فەرمێتی وەبیلوالیدەینی ئیحسانە، واتە پەیوەندی لەگەڵ دایک و باوک بۆیە تۆ باش بی لەگەڵیان، باش بی لەگەڵیان. ئەوە ئیتر خۆ خراپ بوون عەکسەکەیەتی، باش بی لەگەڵیان. قسەی باش، چاکەکردن، یارمەتیدان، نیەتت باش بێ، بیرت لایەن بێت، ئایندەی ئەوانە بەلاوە گرنگ بێ، عاقیبەتیان و ئەو دنیایان بەلاتەوە گرنگ بێ. ئەمە پەیوەندی تۆیە لەگەڵ دایک و باوک. خی گەورە هیچی تری نەوتووە. ئەها ئیحسان وەبیلوالیدەینی ئیحسانە. نەیوتووە دایک و باوک هەرچی وت بەگوێ بکە. هەموو دایک و باوکیان قسەی پێ ناخۆشە، حەزەکە بڵێن کاکە بەگوێ دایک و باوک بکە. خی گەورە ئەفەرمێن چاک بە لەگەڵ دایک و باوکت. یەکێک لە چاکیەکان ئەکرێ بەگوێکردن بێت، بەڵام مەرجنیە هەموو بەگوێکردنێک چاکە بێت. بۆیە ئەمەیان ئەمێنێتەوە سەر ژیری، سەر حکمت و دانایی کەسەکە. مەرج نییە ئەوەی دایک و باوک پێی خۆش بوو تۆ وابیت. کە زەری وایە دایک و باوک خەمێتی تۆ شتێک لێبێ ئیتر تۆ نەکاسبی پێکرێن، نە پێت ئەخوێنرێ، نە ئیشی پێکرێن، نە ژنە بۆ هێنرێ، نە مۆنمونە نەشوو پێکرێ، نە ژیانە بۆ ناکرێ. ینی زۆر کەس ئەبینم، کێشەی زۆر کەسم بینیوە دایک و باوکەکە خۆی بێ بە کێشە بۆ عایلەکە. دەیان ژن و مێرد بەهۆی دایک و باوکیانەوە جابوونەتەوە لێ، دەیان ژن و مێرد بەهۆی دایک و باوکیانەوە پەروەردی مناڵەکانیان تێکچووە. بەڵام خی گەورە فەرمێ چاک بە لەگەڵیان، بەردەوام بیر لەوە بکەرە چۆن چاک بیر لەگەڵ دایک و باوکت. ئەمە پەیوەندی تۆی لەگەڵ دایک و باوکت، بەردەوام بیر لەوە بکەرەوە. ئیتر نەخوا نەخواسە ڕۆژێ لە مرۆڤایەتی و ئینسانیەت و ئیمانی تۆ دابەزێ و تۆ خراپ بی. باشە وەلا تەقل لەهما ئۆفی وەلا تەنهەرهما. ئۆف مەڵێ، ئۆف قەیچێکە. دایکت تەبیعەتی وایە قەیچێکە لەسەر سەر، باوکت تەبیعەتی وایە قەیچێکە. قبولی کە ئەخۆمە شتێک نییە تۆ بڵێ من پێم قبول ناکرێت. قبولی کە تۆ لەگەڵ خۆتا شەڕتە زۆر جار خۆت ناتوانانی بەدڵی خۆت بی. بۆ ئەتەوێ ئەم دایک و باوکە بەدڵی تۆ بێت، کەواتە بیر لەوە مەکەرە دایک و باوکە بەدڵی تۆ بێت، بیر لەوە بکەرەوە چاک بی لەگەڵیان. خاڵێکی تر هاوژین. من باوەڕ ناکەم هیچ مرۆڤێکی سەرکەوتوو بەختەوەر هەبێ لەم دنیاە لەگەڵ هاوژینەکەی پەیوەندی خراپ بێ یا هاوژینەکەی زۆر خۆش نەوێت. بۆیە کللتوری کوردی زۆر جار پێی عیبە ئینسان لەگەڵ ژنەکەی باش بێ یا خۆشی بووە. زۆر جار کەلیماتی زۆر ناشرین، تعبیری زۆر خراپ بەکارهێنرێ بۆ ئەم. بەڵام بەڕاستی میثاقا غەلیظا، پەیوەندی ژن و مێردایەتی زۆر
عهد و پەیمانێکی ئاڵۆز و پێکەوە بەسترا و ئەوانەیە خی گەورە وای ناویە بە بۆیە ئەبێ تا ڕادەیە کە ئیتر لەوە زیاتر مرۆڤ ناتوانێت تۆ عاشقبی هاوسەرەکەت بی عاشقی هاوژینەکەت بی زۆرت خۆش بوێت زۆر بیری بکەیت تەنانەت ئەو کاتی لە پاڵتایە تەنانەت ئەو لەحزەی کە دوورەکەوێتەوە لێ چاکەکانی بڵێ تەرکیز بخرە سەر خاڵی قووەتی باشە تەرکیز بخرە سەر ئەو هەموو سیفەتە جوانەی کە هەیەی مرۆڤ نییە کە هەمووی شەڕی مەحەز بێ اینجا ئەگەر شەڕی مەحزە چیەکی لەگەڵیە یعنی ئەگەر لەگەڵ هاوژینەکەت بی و هاوژینەکەت مرۆڤێکی خراپ بێ و تۆ بە حەکیمانە بیری لێ بکەرەوە بەڵام بەڕاستی غەڵەتە ئەکرێ بەڵێن و پەیمانی پێکەوە ژیانەکە غەڵەت بێ جیابوونەوەکە ڕاست بێت بەڵام ناکرێ عاشقانە نەژیت کەواتە زۆر زۆر گرنگە کە تۆ عاشقانە لەگەڵ هاوسەرەکەت بشیت و خۆشت بوێ و بیرت لای بێ یعنی بەرزان بیری لێ بکەیتەوە بیری لێ بکەیتەوە لە ژوورەکەی ترە ئیحساسکەی دوورە لێت لە پاڵتە ئیحساسکەی دوورە لێت خۆشەویستی ئەوەیە ئیحساسکەی کەسەکە لە پاڵ بۆ نمونە خۆشەویستی چییە خۆشەویستی ئەوەی کەسەکە حەسکی لە پاڵ تابێت ئەوە خۆشەویستیە عاشق چییە عاشق زیاتر پەیوەندیکی سێکسیە خۆشەویستیەکە کە حەز و ئارزوویەکی سێکسی لەگەڵایە ئەمە خۆشەویستی بەڵام بنەمایەکی گرنگی ئەم عاشقە چییە وەفایە کەواتە بە وەفابوون حەسکی لە پاڵیابی حەزت لێی بێ خۆشت بوێ خۆش بوو مانای کە حەسکی لە پاڵ تابێ و بە وەفاوی لەگەڵێ پاشان خوشک و برا بەڕێزان تۆ لە ژیان تا کۆمەڵە شتت هەیە زۆر زۆر بەقیمەتن لە هەموو پارەکانت لە هەموو بەرژەوەندیەکانت گرنگتر لە زۆر شتی تۆ گرنگتر خوشک و براکانیش خوشک و براکانی تۆ گەورەترین نیعمەتن خی گەورە لەم سەرزەویەتی بێت قبولیان کە قەیتیەکە تەبیعەتیان چۆنە قبولیان کە خۆشت بوێن پەیوەندیت هەبێ لەگە هەمیشە ئەو پەڕی ڕێز و احترامیان بۆ دابنێ دڵنیا بە زۆر بەختەوە و سەرکەوتووە بیت ئەو کەسانەی لەگەڵ خوشک و برای خۆیان بینیان خراپە جێگەی متمانە نین ئازیزان وریابن لە هیچ شتێکە ئەوانەی پەیوەندیان لەگەڵ خوشک و برای خۆیان خراپە هەر لە سەرەتاوە حەزەرکە ئەبێ ئیلا وردەکاریەکەی بزانی بۆ نمونە هەرگیز هاوسەرگیری لەگەڵ کەسێ مەکە کە لەگەڵ براکەی لەگەڵ خوشکەکەی بینی خراپە ئیلا مەگەر لە 100% دڵنیابی کە ئەم مرۆڤە زۆر زۆر باشەکەیە و خوشکەکەی یا براکەی مرۆڤە زۆر زۆر خراپەکەیە کە من باوەڕم بەوە هەیە مرۆڤانێکن زۆر زۆر باشن و مرۆڤانێکن زۆر زۆر خراپن ئەبێ ئیلا تا ئەو ڕادێ بچی وردیکەیتەوە لە خۆتەوە ژنێک کچێک نەهێنی کە لەگەڵ براکەی یا لەگەڵ خوشکەکەی پەیوەندی خراپە لە خۆتەوە نەچی شووبکەی بە کەسێکە لەگەڵ براکەی یا لەگەڵ خوشکەکەی پەیوەندی خراپە ئەمانە زۆر کەم خەیریان تایە چونکە ئەوەندە خاوەنی فەزیلەت نین کە ئامادە بێ لە مەساڵحی خۆی داگرێت بۆ خوشک و براکی پاشان بەڕێزان مناڵ گەورەترین سەروەت و سامانی مرۆڤە و لە هەموو شتێک گرنگتر لە دوای تۆ نەوەکانت مناڵ ئەوەیە کە تۆ ئەبێ بیرت لای مستەقبەلی بێت مستەقبەلی لە ئەخلاق لە عیلم لەوەی کە خۆشبەخت بێ لەوەی کە سەرکەوتوو بێ واتە تۆ ئەگەر بیر لە سەرکەوتن و بەختەوەری خەڵک ناکەیتەوە ئەبێ ئیلا بیر لە سەرکەوتن و بەختەوەری مناڵەکەت بکەیتەوە پەیوەندی تۆ لەگەڵ ئەم مناڵە ئەمەیە ئەبێ ئەم مناڵە ئەو پەڕی بیرت لای بێ کە مرۆڤێکی سەرکەوتوو بەختەوەر بێت کەواتە لەگەڵ هەر یەکێکیان باسم کرد چ خاڵێک ڕەگ و ڕیشکی ئەو پەیوەندیە بەڕێزان هاوکار ئەو کەسی لەگەڵ تۆ ئیشەکە ئەبێ ئامادەبی لە پێناوی بەرژەوەندی ئیشەکە ئەم نەفەرەت قبول بێ بە تەبیعەتی ناخۆشیەوە بە زەرەر و بە خراپەکانیەوە ئەبێ قبولت بێ تۆ مۆزەفی لە دایرەیەکە نابێ بکەویتە شەڕ لەگەڵ مۆزەفێکی تر نایەوێ دنیا ئەوە ناهێنێ کە تۆ ئەو ڕۆژانی ئەچی بۆ داوام ژیانە ناخۆش بێ لەبەری مۆزەفێکی کە هەیە وایە ئەمە ئەبێ لە پەیوەندیەکان تا کاریگەربی هەتاوەکو کۆنتڕۆلی ئەوە بکەیت نەک
ئەو هەر خراپێت تۆ چاکبی بەڕێزان پەیوەندی ئەوە نییە یەکێ خراپێت تۆ چاکبی لەگەڵ لەوە پەیوەندی سەرکەوتو پەیوەندی سەرکەوتو واتە پەیوەندیکی کاریگەر کە سنوورەکان دیاری ئەکا کە من کۆرسی تایبەتم هەیە لەم بوارە کۆرسی تایبەتم هەبووە لەم بوارە لەبەرەوە ئەمە بە کۆرسێکە وترێتەوە من ناتوانم ئێستا بە وردەکارێکی بڵێم پاشان دراوسێ مەحقولە تۆ لە کۆمەڵگایەکە بژیت پەیوەندیت خراپ بێ لەگەڵ دراوسەکانت پەیوەندی لەگەڵ دراوسێ ئەوەیە کە تۆ ڕێزیان بگری احترامیان بگری مەرج نییە پەیوەندی وەکو جاران دروستکی لەگەڵیانە مەرحەباییان بکەی ڕۆژێک لە ڕۆژان ئەم دراوسێ ئیشێکەوێتە تۆ هەرچەنە لە ئەوروپاش بژیت و خەڵکیش زۆر با بڵین بۆ خۆی بژی بەڵام هەر ڕۆژێ لە ڕۆژان ئیشێکەوێتە تۆ یا تۆ ئیشێک دەکەوێتە ئەو ئەگەر زۆر بەسیط بێ ئەگەر ئەوە بێ ئاگر لە شوقەیەکیش هەڵسابێ کەواتە تۆ ئەبێ بیرت لای ئەوە بێ ئەمانە زۆر گرنگن بەڵام ئازیزانم هاوڕێ ئەوەیە کە حەسکی لەگەڵی بی ئەبێ هەوڵ بی پەیوەندی لەگەڵ ئەو هاوڕێیانە هەبێ کە ئیجابین کە ئەکرێ ئەمانە سوودێک بە سەرکەوتن و بەختەوەری تۆ بگێنن و ئەمانە پەیوەندیەکانی تۆ بپارێزن ئەمانە خصوصیاتی تۆیان قبول بێ بەڵام هاوڕێتی لەگەڵ بەرژەوەندی دوشتی جیاوازە هاوڕێتیە بۆ بەرژەوەندی بێ هاوڕێتیکی زۆر گرگنانە و ناشرینە هاوڕێتی ڕاستەقینە ئەوەیە کە خۆشتەوێ حەزەکەی لەگەڵی بی و حەزەکەی ئەم نەفەرە سەرکەوتوو بێ بەختەوەر بێت اینجا پەیوەندی لەگەڵ کەسی تایبەت کەواتە شتە گرنگەکانم باس کرد بەڵام شتێک کە لە هەمووی گرنگترە ئازیزان لە هەمووی گرنگتر کێ کەسە تایبەتەکان پەیوەندی لەگەڵ کەسی تایبەت دانایان هەوڵ بە کاتێ مرۆڤێک ئەزانی مرۆڤێکی دانایە پەیوەندیت لەگەڵی بهێڵەرەوە ئەگەر بە ساڵی تەلەفۆنێکیش بووە ئەگەر بە خوێندنەوەی نووسینەکانێتی ئەگەر بە تەماشاکردنی پۆستەکانێتی ئەگەر تەنها ئەوەیە لە فەیسبووکە فۆلۆوت کردووە لەگەڵ دانایان لەگەڵ چاکەکاران هەوڵ بە نزیک بە لە چاکەکاران مرۆڤانێک هەن بۆ خوا ئەژین مرۆڤانێک هەن بەردەوام ئەبەخشن مرۆڤانێک هەن بەردەوام ئیتر بەخشین مادی بێ معنەوی بێ عیلم بێ بەردەوام مرۆڤی چاکەکارن دۆستی ئەمانە بە و هەروەها سەرکەوتوان مرۆڤانێک هەن سەرکەوتون ئیتر ئایا لە دنیای ئەکادیمیە بازرگانیە ژیانی خێزانیە کاتێک کەسانێک ئەزانی ئەمانە سەرکەوتون لە هەر یەکێک ئەکرێ مرۆڤێک بیکی بە نمونە لە بوارێکا سەرکەوتوو بێت و ئازیزان ڕۆشنبیران ڕەفیقایەتی و دۆستایەتی لەگەڵ دانایان و سەرکەوتوان و چاکەکاران و ڕۆشنبیران و گەشتبینەکان یارمەتی دەرن بۆ ئەوەی تۆ بە تەواوەتی ڕێگای سەرکەوتن و بەختەوەری بگریت خۆشەویستانم آخر قسەم دان بگرە بە خۆتە لە زیرەکی لە قسەکردن لە سوودگەیاندن زیرەکی چی؟ زیرێکی نعمەتێکی گەورەیە ئەکرێ کەسێ بڵێ وەڵی من ئاستی زیرێکەکەم خراپە بەڵام بەڕێزان ئەکرێ کەسێ زیرەک نەبێ بەڵام ژیر بێت زیرەکی و ژیری ئەوەیە زیرەکی عەقڵی بە هەموو شتەکانە شتێ بەڵام ژیری ئەنجامی شتەکانی بەلاوە گرنگە بۆیە ئەکرێ مرۆڤێک زیرەک نەبێت زوو شت فێر نەبێ زیرەک نەبێ بەڵام عاقبەتی شتەکانی بەلاوە گرنگتر بێ بۆیە مرۆڤێکی زیرەک ئەکرێ بەردەوام عارەق بخواتەوە مستەقبەلی خۆی بفەوتێنێ بەڵام مرۆڤێکی ژیر هەرگیز وا ناکە ئەگەرچی زیرەکێکەشی کەمتر بێت قسەکردن هەیە زۆر حەزەکە زیرەک بێ قسەکەر بێ سوود بگەێنێ بەڵام ئەمە کاتێک ئەبێ پێش زیرەکی ژیری بگریت پێش قسەکردن گوێگریشی باش بی و پێش سوودگەیاندن سوود وەربگری ئەمەش بەچی ئەکرێ ئازیزان گوێگر بە دڵنیا بە ئەتوانی سوود وەرگری سوود لەم و لەو وەربگری مەرج نییە ئەو کەسی تۆ سوودی لێ وەرەگری تەنها کەسێکی ڕۆشنبیری ئەکادیمی بێت جاری وا هەیە لە گوندێکە پیرەژنێک پیرەپیاوێک نەخوێنەوار بەڵام خاوەنی دانایی و حکمت و تێگەشتنێک قوڵە لە شتێکا بیری کردوێتەوە تەمەنێک ئەزمموی کردووە یەک قسەی ئەو ئەکرێ کاریگەریی گەورە لە ژیانی توا دروستکە بۆی ئەگەر تۆ نەتوانی مرۆڤێکی گوێگربی دڵنیا بە زۆر شتر لەم ژیانە لە دەست دەرەچێت اینجا چی کارەساتەکە دروستەکە من بچمە مەجلیسێ بڵێم کاکە من ئەو هەموو کۆرسەم هەیە و ئەو هەموو محازەرم هەیە و نازانم چیم کردووە
ئەمە وام لێ بکە من بمەوێ من قسەکەر بم و من بمەوێ من ئیلا شت بڵێم ئەوە زۆر هەڵەیە بۆی ئەوانەی منە ناسن زۆر جار لە مەجلیسەکانە ئەزان کە من لە مەجلیسەکانە بە بێدەنگی دانیشتم لە زۆر مەجلیسە بە بێدەنگی دانیشتم لەبەرەوەی خۆ ئەمە نیانوتوەرە تۆ محازەرە بە وانە کاتە ئەبێت تۆ زۆربەی ژیانت هەوڵبەی گوێگربی باوەڕکە جاری وایە لە مناڵێکەوە فێرەبی جاری وا هەیە لە فیلمێکەوە فێرەبی جاری وا هەیە لە شتێکی زۆر سادەوە لە کەسێکەوە یەک قسە بتەوێ سوود وەربگری مەجال زۆرە